السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام عزيزك. يخوا بخير. يخوا بخير سلامك. حزكم بليم يخوا بخيري براي عزيزم قولي بهارو ميوي بايزم يخوا بخير بي سرچاواني ريش والله خوش نبي ببكار بيش. يخوا بخير بي سرچاواني. وصلى الله على أو بحر نوري علم عرفانه كدركي غورناك غير علم الله سبحانه وصلى الله على أو ذات باكي قدس آياته كأخلاقي فسنديدي جنابي حي منانا وصلى الله على أو حزرتي صاحب كمالاته كأعلى معجزي قربان بمن نور قرآنا لتاريكي شوي كفرا بيقدم لمعيكي دا 1322 دنیا چراخانە چرایەک نوری بێچوونی ممدی بێ دەبێ وابێ چرایەک دەستی قدرت خۆشیکا بۆ تا ئەبەدمانە تعالى الله بەدوو دەه بوو کە هەردوو عالەمی داگرد بنازم بەم کەماڵی عەزم و حەزم و شەوکەت و شانە بە ناوی خوا بینەرانی ئازیز و خۆشەویست و لە دڵاشیرین خۆمان بەبەختەوە دەزانین کە لە بەرنامەی ناسک خەیاڵان بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. بەرنامەی ناسک خەیاڵان هاتووتە خزمەتی یەکێک لە ناسک خەیاڵان و ئەدیبان و هۆنەرانی ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری بانە ئەوی جەنابی مامۆستا مەلا عومەر ناسراو بە مامۆستا مەلا عومەری ڕیش. مامۆستایان سڵاوت عەرز دەکەین و سپاس دەکەین کە بە هەستی بەتین و خيالي ناسكي خوته وميوانداري امت كردوه. علينا وعليكم السلام ورحمة الله وبركاته ومغفرته. يا اخوا بخير بين سرشاوانم هاتن. سپاس بو جنابتان اگه بكري خوتان بناسين. السلام عليكم جميعا ورحمة الله وبركاته. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على رسوله الأمين وعلى جميع الأنبياء والمرسلين وعلى عباد الله الصالحين من الجنة والناس أجمعين في كل أيام وفي كل مكان. عزيزكم پێش لە هەموو شتێک سڵاوی خوا لەسەر ئێوەی عەزیز بەخێر بێن سەر چاوانم و هەموو بینەرانی عەزیز کە لەم کاناڵە بەرز و بەڕێزەی ئێوە کە کاناڵی ئاسمانیە ئومێدوارم خوای گەورە لە پشتی حەوت ئاسمانەوە هەموو بینەرانیش و هەموو کارمەندان و یاریدەدەرانی کاناڵی ئاسمانی و بەتایبەتی و سەربازە گومنامانەیە کە لە پشتی دووربینەکانن خوای گەورە سەرکەوتویان کات خوای گەورە لە بەڵای خۆی بیان پارێزێت خوای گەورە لە بەڵای زەمان بیان پارێزێت. من عومەری محەممەد ئەمینی کە نازناوم ڕیشە خەڵکی کۆخی فەقێوێنسم ئەرزی عەزیزی خۆم کەم فەقێوێنس واقع بووە لە ڕۆژهەڵاتی ئارمردە لە جنوبی شاری بانە دێکانی ئێمە بە دێکانی پشت ئاربەبا مەشهورە. من لەوێ لەدایک بووم باوکیشم هە لەوێ لەدایک بووە. باوکم بە ناوی فەقێ عەلی و دایکیشم ناوی فاتیمەیە و خەڵکی میراودەلی کوردستانی بەشە کوردستانی عێراقا. من لە 26 ساڵی 1342 لەدایک بووم واتە ئێستا گەشتمانەکە نەبێتە ئەمرم بێتە 53 ساڵ و تقریبەن نێزیک بەمانجێک. ئەمە عمری منە و لە فەقێوێنس لەدایک بووم و لە ئەوایلی شۆکە ئێمە وەکو ئەوەی کە من باوکم خۆی تەنها کوڕ بووە و 5 خوشکی هەبووە منیش خۆم هەر تاقە کوڕ بووم 5 خوشکم هەیە بەو مناسبەوە باوکم بە تایبەتی زۆر هەم دایکم هەو باوکم قایل نەبوون بەوە کە بخوێنم ئیتر خوای گەوری یارمەتی کردم وردە کەمێک لە صرف و نەحو و لە خزمەتی قورئان بووم و تاوەک وردە هاتمە ئاسوڕاسێک کوردی و فارسی تێکەڵاوم کرد لە هەموو بابەتەکانەوە دەستم دایە نووسینی شیعر و ئیتر بەو ئەزمەوە کە هاتمە نێوە و لەو ئاخرانەشا کە هەر ڕیش بوو بە نازناوم و لە خزمەتانە هەم. من و ئەمڕۆ وەک پەروانەکەی باڵپڕووزاوم وەک پەروانەکەی باڵپڕووزاوم ئاسکی تاتاری لە پۆل جێماوم شوانی غەمباری لە ڕان بڕیاوم تینووی سەرچاوەی وشی کانیاوم شکاری دەستی شکارچی و ڕاوم بەدەست غەواسی نەزان خنکاوم کوردستانەکەی بەش کراوم کوردستانەکەی بەش کراوم
نیشتمانەکەی داگیر کراوم غونچەی پەژمەردەی وشک و بێ ئاوم تینووی سەرچاوەی وشکان یاوم شکاری دەستی شکارچی و ڕاوم بەدەست غەواسی نەزان خنکاوم کەشتی شکاوی کەنارەی ئاوم کەشتی شکاوی کەنارەی ئاوم ناخودای پیری دڵ ئاڵۆزاوم ئاو ڕوونکەی گۆلی لێڵ و قوڕاوم تینووی سەرچاوەی وشک و کانیاوم شکاری دەستی شکارچی و ڕاوم بەدەست غەواسی نەزان خنکاوم غەریبی شاران لە دۆست بڕیاوم ئاوارەی چۆڵگەی وشک و بێ ئاوم کرێ کارەکەی دەست قەڵیشاوم تینووی سەرچاوەی وشی کانیاوم شکاری دەستی شکارچی و ڕاوم بەدەست غەواسی نەزان خنکاوم ئاواز خوێنەکەی گەر و گیراوم ئاواز خوێنەکەی گەر و گیراوم شاعری شێعرم بێ پێنووسماوم سازی ناساز و دەفەی دراوم تینووی سەرچاوەی وشی کانیاوم شکاری دەستی شکارچی و ڕاوم بەدەست غەواسی نەزان خنکاوم قایقەوانی تۆفان لێدراوم هەڵۆی سەر شاخم سەرباڵ شکاوم زامدار و مەحزون دڵ پڕز و خاوم شکاری دەستی شکارچی و ڕاوم بەدەست غەواسی نەزان خنکاوم سەربازی بێناو لە کێوان ماوم لە خاک و دیار ئاوارەکراوم بێ هەواڵ ون و بێناوم تینووی سەرچاوەی وشی کانیاوم شکاری دەستی شکارچی و ڕاوم بەدەست غەواسی نەزان خنکاوم گەورە ماڵ دەستەنگ لە بازار ماوم پیر و پەککەوتە و هیوا بڕاوم کۆرپەی بێنازی قژ ئاڵۆزاوم شکاری دەستی شکارچی و ڕاوم بەدەست غەواسی نەزان خنکاوم بۆچی نازناوی ڕیشت هەڵبژاردن عەزیزەکەم ئەو کاتە لە بەتایبەتی لە بەشە کوردستانی ڕۆژهەڵاتە یاڕون بەشە کوردستانی ئێرانە ڕیش بە واقعیەتەوە زۆر کەم بوو ئەتوانم بڵێم هەر نەبوو لەبەرەوە بوو کە من وەختێکە ئەوەڵین ڕیشم ڕوا ئیتر ڕیشم نەتاشی لەبەرەوە بە سنەتی پێغەمبەری خوامزانی و بە سنەتی ڕیشم هێشتەوە لەگەڵ ئەوەی ڕیشم هێشتەوە ڕیشێکی ئەوەڵەن لەوانەیە ڕیشێکی ڕەکەم و نازانم چۆن بڵێم بڕێک شێوازی تەنکی شەبوو بەڵام لە ئایندەیەکی دووریان نزیکا وردە بووم بە خاوەنی ڕیشێکی پیاوانە و بە سنەتی پێغەمبەری خوا هێشتمەوە لەگەڵ ئەمانەیشە وردەوەک عەرزم کرد دەستم کردە نووسینی شیعر ئەو کاتە ئێستا شیعر نییە میعرە شیعرەکانم قاتی و پاتی هەر لە چوارچێوەی دین و میلیەتە ینی میلی مەزهەبی بوون ئیتر وردە دۆستان هەر شوێنەکە شیعرێک من ئەبینی ئەنگوش شیعرەکانی کاک عومەری ڕیش لەو ئاخرانەکە مەلا عومەری ڕیش کە بە زۆر بە کاک عومەری مەشهور بووم ئیتر ڕیش بوو بە نازناو بووم ئەوە بوو کە لەبانەی ئێمەیە بە تایبەتی و لە بەشە کوردستانی ئێرانە ڕیش هەر زۆر کەم بوو ئەگەر بڵێم دانەیەک زیاتر وجود نەبوو بە واقعوا بوو ئەمە کە ئێغماز نییە جا ئەگەر ئیجازە فەرمووی هەر ئەو سەردەم کە ئیتر وردە هاتمە نێوەوە بەداخێکی گران و نازانم بە ئەو شتە پێم وایە هەر بجێڕم و ئینشاءڵڵا ڕیش کە لە ئێرانە زۆر غەریب بوو و بەڕاستی غەریب بوو پێ لە شیعرەکە بە ئەو خاڵەوە جێڕم وەختێک کوردستانی عراقمان داگیرا و دوای داگیرانی کوردستانی عراق ساڵیانێکی زۆر من خاڵەکانم لە عراقا بوون وەک عەرزکردن دایکم عراقی بوو کوردستانی ئازادی ئێستا ئاوەدان بوویەوە و ئەمنیش لێرەوە هاتمە خوارە بوو ئەو دیوە بە پەساپۆرت و هاتم و وەختی هاتمە خوارەوە زۆر دەمێک بۆ وڵاتم نەبینی بوو وەختی هاتم بە ئاوا بڵین لە مەرز هاتمە خوارەوە ئەو کاتەم ئەڕەزیان پێوتن کە سنووردارەکان بێئینسافی نەکەین وەڵاهی بەڕێز و هاتن حەزەکەم خاڵە بژێرمەوە لە خزمەتانە زۆر بەڕێز و هاتن بەدەمەوە ئیتەمەی شێعرێکم نووسی لێرا کە نایخوێنمەوە تیکە شێعرە نووسیم کوردستانی ئازادم بینی
ڕۆیشتین ئیدامەی پێنین زۆر هەرتاوەکو بەحسمان لە ڕیشە بۆیە تا هاتینە سەیتەرەکەی سلێمانی فکرکەم بە ناوی لە باشان بوو گەیشتن ئەو سەیتەرەیە و بە هەر ئاوا بێڵم چون کار ڕۆحم وای قبول بوو ئەو کاتیش وێسێش ئێمە ئەڵێن لەسەر قڵەوان واتە مەسئولان و پیاماقوڵان و بەرز پیاوان کۆمەڵێک مەسئول لەوێ بوون احتمالە 6 بۆ 7 دانە بوون ژوورێکی بچکۆڵە بوو منوک ئێرانی بردیانمە ئەوێەوە خوا ئاگادارە نە لە بەرم هەستان لەوێ نە ڕێزێکیان لێگرتم نەوەکو بنیادەمی حسابیان بۆ کردم لەبەر ڕیشەکەم دەڵێ چوومە خزمەتیان و ئاوات میشاکردن بۆ هەڵوانی موکتی ئەم ڕیشە چییە؟ وتم ئازیزێکم ئەو ڕیشە هەم سنەتە هەم نازناوی شاعیریمە وتی تۆ شاعیری بە کوردێکی ینی هەی پوچەڵە هەی بچکۆڵە هەی هیچ و پوچ ئاهای لێدێ تۆ شاعیری منیش بە تقریبا چۆن خۆر لە خۆڕادینێکەوە وتم بەڵێ من شاعیرم وتی ئەتوانی تازەترین شعری خۆتم بۆ خوێنی منی ئەم تیکە شعرە 4 دیاری لێ خوێنمەوە هەر 4 دیێڕی لێ خوێنم و هەرەوەم بۆ خوێندەوە وتم بەڵێ ئەوەڵ شعرێک کە نووسیمە لە مەرز هاتوومە ئەم دیەوە نووسیم کوردستانی ئازادم دی نووسیم ئۆخەی بینیم بە چاوانم بەشێک زیندوی کوردستانم ئۆخەی بینیم بە چاوانم بەشێک زیندوی کوردستانم بە جێگەی سەن هەڕالی سەن کوجایی و ماهیە الوەتەن بازید بە کوردی پێی وتم هاتی لە کام پارچەی وەتەن ئەمەم خوێندەوە واللهی هەر حوتیان هەستان تێر باوەشیان پێ کردم تێر ماسیان کردم وتیان بەخێر بیت تۆ مسەقفی بازیدن ناوێ ئەمەش ژمارە تەلەفۆن هەر کارێکت پێمان بوو ئیتر هاتمەوە و لە عێراقیشا دووبارە کە گەڕام لە ڕاستیە زۆر حەسمە کرد کە ڕیشەکەم غەریبە ئەم تیکە بشکۆڵە شیعرەم نووسی لەسەر ڕیشەکەم و وەکو ئەوەی کە سوالێکم لێ بکەن کە بە ئیجازە جامتان لە خزمەت بخوێنمەوە ئەوان نووسیم کە وتیان سۆفی یا وەهابی وتیان سۆفی یا وەهابی لە جواب ئاوتم نە سۆفیم و نە وەهابیم جا ئەم شتەمە ناگا لێ بێ کە ئەمە هەر یەکەی شتی خۆیەتی نەک قاتڵ و ئێرهابیەشێک لەوانەوە بێشێک بەوانە بێ ئەوان ئێمە حساب ناکەین لە جوابە ئاوام هێناوە کە من ئەم ڕیشەم چێ موچکارم نووسیم نە سۆفیم و نە وەهابیم نە قاتڵم و نە ئێرهابیم من موحدم و خواپەرست دژم بە شیرک و بتپەرست لا ئەبەم بدعەت و تەقلید ئەچمۆ سەر تەحقیق و تەوحید ئیمامزادە و مەرقەد و شاڵ ئیمامزادە و مەرقەد و شاڵ کە جێی هاوار بوون ساڵهای ساڵ کۆنە قەبر و کەراوە کۆن لام بردوون هەموویان درۆن تەنها فەرمانی خوا و ڕەسوڵ تەنها فەرمانی خوا و ڕەسوڵ لە لای من حجەتن و معقوڵ باقی هەموو فەرمانەکان مجتەهید و سەحابەکان هەموو لە لای من بەڕێزن هەم بەهێز یاخۆ بێهێزن بەهێزیان لەسەر چاو و سەر بە بێهێزیش ناکەین ئەمەل محەکیشمان بۆ ئەم دوانە فەرمانی خوا و ڕەسوڵمانە گەل و فەرهەنگ و نیشتمان لە 5 پارچەکەی کوردستان وەک یەک خۆشەویستن لەلام فیداکاریانم بێمەرام بۆ دشمنانی غەدارم چاوسورم هارم مشارم ئەبرمۆ ڕیشەی دشمنان بە تەور و مشار و زمان تاکەی دەنگم دەرنەهێنم نینۆشیان لە بن دەردێنم ئەم تیکە شیعرەیەم خوێندەوە و نووسیم و کە ئێستا لە خزمەتان ناخوێنمەوە ماساڵە چ بابەتانێکا زیاتر شیعرە دوتووە و ئاماژە توێدا ملی مەذهبی کارت کردووە ئەگەر عەزیزەکەم جیاکانت جیاکانت باس بکەی بۆ من عەرز بکەم وەکو عەرزم کردی من زۆربەی شیعرەکانم میلیە بەڵام لەگەڵ ئەوەیان میلیە لە هیچ شوێنێکا لە چوارچێوەی دین دەرنەچووە لەبەرەوە وا لە دینەکەی خوا حاڵی بووم کە هەر پێغەمبەرێک هاتووە بە یا قەومی گەلەکەی خۆی دواندووە لەبەر ئەمە لەگەڵ ئەوەی بە ئەم تیکە بچکۆڵی قێناکە لە خزمەتانە ئارسکەم لە وتاری شاوتومەتەوە وتومە ئێمەیە کە لە جیهانی ئەمڕۆیە کوشش و هەوڵ و لەوانەیە کاری قاچاق و مەرزی و چی ئەنجام بین بۆ پوڵێک پارێک پیاکەین لە فەرمودەی پێغەمبەری نازەنینەوە ئەگەر لێ وردبینەوە ئەم پوڵانە ئەم پارێکە پەیامان کردو لێرە لە قسەی خۆمانەوە بڵین حازرین ئەگەر منداڵەکەمان خێزانمان برامان عزیزمان دۆستێکمان نەخۆشکەوت ئەو پوڵەی کە ئەو هەموو ڕەنجەمان داوە سەرفیکەین بۆ پەنجەیەکی و نینۆکێکی نازەنینەکەمان کچەکەمان کوڕەکەمان وڵات هەر کاملەمانە بەڵام ئەگەر بەڵایەک بۆ نیشتمانەکەمان هاتە پێشەوە بە فەرمودەی پێغەمبەری نازەنینمان ئەبێ خۆیشمان و پوڵەکەیشمان و ژن و منداڵەکەشمان
فیدای نیشتمانە بە ڕێزەکەمانکەین ئەوەتە پێغەمبەری خوا فەرمێ لە پێناو ماڵ و نیشتمانەکە تا بکوژرەی شەهیدی ئەی لەو لە پشتی ئەمەوە ئەمجار ئەگەر بەڵایەک بۆ دینەکەمان هاتە پێشەوە وەکو پێغەمبەری نازنینمان درود و سڵاوی خوای لەسەر بێ مەکەی مکەڕەمە بەجێ هێڵە بۆ مەدینەی منەوەرە و لا ئاکاتەوە چی ئەڵێ لەگەڵ مەکەی مکەڕەمەیە ئێمەژە بێ بۆ نیشت ئەبێ ئەمجار لەسەر دینەکەمان پس لە قاڵب یەکەما دین قەراری گرت ئەبێ خۆمان گیانمان پوڵ و سامان و ژن و منداڵمان و ئەبێ نیشتمانەکەشمان فیدای دینەکە بکەین نیشتمانێک بەحسی منە کەوا ئەم نیشتمانە دینداران بڕێوەی بەرن جا لەبەر ئەوە تیکەشی عەرب نووسی بە ناوی 32 ئستانەکەی کوردستان ئەو کات نووسیم کە ئەم شتە شەر ڕایتری وتومە وەختی نووسیم نە نەخشەی گەورەی کوردستان هەبوو بەخۆمان هیچ کامیان نەبوون و زۆر دۆست و ڕفیقان دۆسێ زۆر خۆشەویست بە هەر ناویشی بێنم خەی ناکە چون خۆشەویستە لەلام و لە لای شاعرانی خۆشەویست بەناو کاکە جەلال ڕەوفی هاتن و فەرموویان ئەگەر یەک ئوستانت قەڵەم ئوفتادە بێ بە قەولی زمانی فارسی بڵێن تەوبیخ دەکەین بەڵام لە ئاخریا کە وەختێک نەخشی کوردستان نەمشان پێوتم وەختی بینیان وڵا بۆ نمونەتیان نەبوو لە قەڵەم ئوفتادە تەوبیخ بکرێن بەڵام تەشویقیان نەکرد و تەشویقیشان کردمایە زاوتی کە شیعرێ نووسی بەناو 32 ئستانەکەی کوردستان کە وا ئەزانم لە شوێنی خۆیان ڕێزی هەبوو بێت نووسی من کوردم بۆ ئەو دەم بوو بۆ ئێسێنە الحەمدوللا کوردانی ئێسێمان چاوکراوەترن حەمدی خواوە من کوردم یانی ئەگەر کەسێک بڵێ من عێراقیم لە دیدی ئەو کاتێ من یانی تۆ ئیتر کورد نیت ئەگە کوتی من تورکیەییم یانی تۆ کورد نیت ئەگە کوتی من ئێرانیم تۆ کورد نیت ئەبێ بڵێم من کوردی بەشە کوردستانی ئێرانم من کوردی بەشە کوردستانی تورکیا یا عێراق یا سووریا یا قەفقازەکەی رووسیا من کوردی ئەبێم بڵێم چی تیکە کراوم جانوسیم من کوردم و نەوەی کوردانم لە پێناوی کوردستانم ئەی بەخشم و فیدا ئەکەم سرم ماڵم ڕۆحم گیانم من کوردێکی کوردستانیم نە عێراقی و نە ئێرانیم نە سووریەیی و نە تورکیەیی نە ڕووسیەیی و نە ئەفغانیم مێشک و مۆخ و قەلب و ئێسقان تا پێست و مو پووک و دندان گشتە کوردستان خوڵقاون ئاوێتەی یەک خاک و ئاون باوک و باپیرانیش هەموو لە ئێستا تا زەمانی زوو ناڵێم لەو کاتەی ئادەم بوو ئەڵێم تالی تەعارەفوو هەموو بە کوردی ژیاون هەر بە کوردیش گۆڕ کراون وڵاتیشمان لە پێنج لاوە بەش و لەت کراوە خۆیشمان نامۆین لە کوردستان ئەو عێراقیە و ئەم ئێران ئەو سووریەیی و ئەم تورکستان لە قەفقاز یا خۆ لە ڕوستان ئیلام و سنە و کرماشان سلێمانی و کەرکووک و وان هەولێر مەلاتیە قامیشڵێ ئورمیە و سرت و هەکارێ دهۆک و قارس و ئەرێڤان مەرعەش سیواس و ئەرزەنجان ئەسکەندەر و قەرەکۆسە بەدریس ئادیەمەن و ئورفە ئەلازیخ ئەندەروم بینکوڵ دیاربەکر و ماردین و مووسڵ گازی ئانتەب دەرسیم و موش لە ڕۆژهەڵات گەلێک خامۆش ئەم 32 ناوە ئوستانن بیلبیلەی چاوی کوردانن هەموو بەدڵ بەدەم بە زمان ئەڵێن یەک پارچەس کوردستان گورگ و چەقەڵ توڵە و ڕێوی بەرازی ناپاکی کێوی دیانیان گر کردووە لە جەستەم زۆر بێکەس و ماندوو خەستەم ڕۆڵەکانم تاکەی کەڕن یەک دەنگ یەک پارچە ڕاپەڕن عومەری ڕیش لە گشتمەکان بەنووسین بە قەڵەم بە زمان ئینووسێت و ئێڵێتەوە تا لە پایە ئەتوێتەوە عەزیزەکانم من پێم وایە زمانی شاعیر شمشێری گەلە شمشێری هەژارانە شمشێری نەدارانە من پێم وایە زمانی شاعیر ئەبێ لە شمشێری دوشمنانی ئەم ئیسلام و ئەم نیشتمانە بڕندەتر بێت من لە دیلی خۆمە وشتاڵێم واللهی لە هەر شوێنێکی سەر کوری زەویە حتا بە میێمار کوشارم داناوە لە هەر شوێنێکی سەر کوری زەویە هەژارێک لەبەر هەژاری زاڵمان زوڵمیان لێکرد بێت عەلاقەم بۆ نەبووە ئەهلی دینە یادین نییە من هاتووم و هۆنداوی خۆمە سەرداناوە بانوای شێوەکان بۆ نمونە ئەو سەردەمەی کە ئیسرائیلی غەدار دای لە غەزە و چی لە غەزە نەکرد ڕەنگە زۆرێک لەوانەیە کە ئێسەی بینەرن و جوان لێمە ئاگان لێ و بێت و کە جەنابتان حتمەن ئاگاتان لێیە ئەمە جارێکش بۆ ئەزان شوێنی ترا خوێندومەتەوە
یەکێک لە ڕۆژنامەنووسێکی ئەگەر ئیشتبانەکەم ئەو کاتی یەکێ لە دەوڵەتە عەرەبیەکان بوو کە لێرە بوو دوایی بەداخیش گرانە خودکوشی کرد ئەم فیلم بەرداریە کرد و منداڵێک باوکی دکتۆر بوو تەنها تاقە منداڵی ماڵەکە بوو باوکی دکتۆر بوو دایکی هەر دکتورە بوو لە کاتێکا کە ئیتر ئەو هجوومەی ئیسرائیل کراوە بۆ سەر غەزە ویسیان بڕۆن بۆ دەرەوە باوکی ئەم دکتورە ڕۆی بۆ دەرەوە گەیشتە دەری دەرگا خێزانی ئەهلی ئیمان بەڕاستی مەحەبەت و خۆشەویستیان بۆ یەکەیە ڕۆیشتن کەوا پیاوەکەی خۆی بەدرەخە بکات ئەمما لە ڕووی ژوورەوەی خێزانی ئەم پیاوە بەڕێزە تۆپێک لە دەرگاکان ناکەوت و ئەم دکتورە خۆی شەهید بوو و خانمەکەش تێکەیەک درا لە نێو بەغەڵی سنجی لەت کرد بۆ سەر قەلبی و بە پشتەوە کەوتە ژوورەوە دەرگا پێوە دراوی شەهید بوو ئەم خەبەرنگارە ئەفەرمێ منداڵەکە من کە چوومە سەری ئەگەڕا بە ئەگەڕا و ئەلاڵا و ئەکروزا و ئەگریا و دەستی خسە باخەڵی دایکی و ئەڵێ دەسە بچکۆڵەکانی بخوێنە دەرهێنا ئەمنیش بۆ خۆم وەکو خۆم ئەم دیدە ئەم سۆزی دەرونی ئەو منداڵە کە وەکو شاعرێک لە ڕۆحی منە سەری هەڵدا و واللهی بە ئەژمار فرمێسکەکانی هێنامە خوارەوە هێنامە سەر کاغەز و نووسیم بەڵام لە قالبەکان نووسیم کە مدافع بە ترۆرچی دێنە حەساو خۆشمان ئاگادارین لە هەر شوێنێکە هەر ئەمڕۆ لە کوردستانی ئازادی خۆمانە لە هەر شوێنێکە لاوانێک گەنجانێک دڵسۆزانێک بیانەوێ لە حقوقی خۆیان لە مافی خۆیان دفاع بکەن ئەمانە پیان وای ئەمە ترۆرچین پیان وای ئەمانە زاڵم پیان وای ئەمە لە بەرابر حەق و ڕاوەساون بۆیە نووسیم مدافع بە ترۆرچی دێنە حەساو پێڕی خائین و خوێنمژ و زۆردار قین لە دڵانی بێسەبری جەبار لە وڵاتی کشمیر لە هیندستانە لە خاچی وێران ئەفغانستانە یا لە پشت خۆمان لە ناو چیچانە لە فەلەستینی بێدەرەتانە یا لە سۆمالی و بوسنی و هەرسێک حتا لە ناو خۆ لەم کوردستانە هەر زۆردارە و خوێن هەژاران ئەمژن هەر زۆردارە و خوێن هەژاران ئەمژن هەژاریش بێکەس بڵاو و پژن هەندێ جار لە ناو خۆشیانە دژن زۆر دایک و باوکی پەککەوتەی هەژار بێکەس بێ هەواڵ بێ خۆراک نەدار زۆر کۆرپەی نازدار بێناز کراون بێدایک و بێباب قژئاڵۆ زاون زۆر خۆشەویستان بێناز کراون هەزاران شادی بەشین گەڕاون خەڵکی دەرکرا و یا ماڵ ڕووخاون ئاوارە و بێحاڵ دڵپڕز و خاون هەموو ئەمانەی کە ناومان بردن حتا ئەوانەیش کە بێکەس مردن هەموو بە ترۆرچی ئەدرێنە حەساو هەموو بە ترۆرچی ئەدرێنە حەساو با بڕژێ خوێنی بەناحەق ڕژاو بۆمبی میکرۆبزا و ئۆرانیۆمی کاڵ کەمایەی دەردن لە پاش 1000 ساڵ بڕژێ لە سەریان بێکەس کوش بکرێن لە خاک و دیار بڵاو پش بکرێن بەناڵە و گریان لە گۆشەی زیندان وا هاوارەکەن خوشی بەسە زمان توخوا لەکوێ ئیسلامیەمە وجودی نییە ئەی مسلمانان برایان توخوا بەدەست خائینین ئابڕوومان برا غیرەت سەربازی قورئان کەی وایە تاکەی دڵسۆزێ وەها نایە خاچی ئیسلامی لە هەر کام لاوە بنکەی زۆردارە و داگیر کراوە بۆیە گوێم لێبوو بەحسی منداڵەکە بۆیە گوێم لێبوو لە نیوەی شەودا لەو کات و وەختی شیرینی خەودا کۆرپەیەک بەلای تەرمی دایەوە هەر ئەیوت دایە و ئەلاڵایەوە دایە گیان هەستە کەی نووسن وایە گەروم وشک بوو بابیشم نایە نازانێ بابی لە دەرەوە شەهید بوو دایکی هەر لەوێ بە برسی و تونی بێهێز و تینم لە من بۆ قاری دایەی شیرینم دەستی بچکۆڵە و شلک و خاوی برد بۆ بەرۆکی دایکی داماوی بەو هیوای مەمچی دایەی دەربێنێ دەمی پێوەنێ و خۆی وەحەسێنێ بۆیە لە ناکاو دەستی دەرهێنا بۆیە لە ناکاو دەستی دەرهێنا سەیرەکە دەستی شەڵاڵی خوێنە قیژانی وەدەم گریان و زاری من نەبووم دایە بۆ لە من قاری مەمت دەربێنە و ئەم خوێنە لابە کێ بڤەی کردی ئەیڵێم بە بابە دەستی کردە مل تەرمی دایەوە دەستی کردە مل تەرمی دایەوە بەم دەرد و داخۆ تا بورایەوە
خوایە ئەمانە خوایە ئەمانە ئەم هەژارانە طفلی مەعسووم و ئەم نەدارانە تاوانیان چییە لەم هەلو مەرجە وەڵامی ئایەی هەشتی بڕوجە وما نقموا منهم إلا بتأكيد أن يؤمنوا بالله العزيز الحميد تاوانيان نيا هيج كام لمانا بغير از إيمان بخواي تاقانا براسي قيشتنا أسراسك إيمان بون بخواي تاقانا دفاع لقلو نجتمان ولاتكت بداخل شقرانا لهلو مرجع كاين كأمانها موي تاواني قولنو حتى برنا بترورشيو بإرهابيج لقلمان بد ماسا بۆ یەکەم جار کەی شعرت و یەکەم شعرت عزیزەکەم ڕەنگە وا لە بیرم نەما بێت بۆ یەکەم جار من وەک ئەرزم کردن خاڵەکانم لە عێراق بوون لە دەیەک میراودەل ئیشتبانەکەم پێم وا بێ هەر جەنابی مامۆسا میراودەلی مەشهور بێت لەو دێ خاڵەکانم لەوێ بوون و ئەمن لەوێ بووم و تقریبا ئەمە دەورانی پێش لە ئینقلابی ئێرانە جێڕمەوە ئەو کات تقریبا دەوروبەری ئەگەر مەدرسە بچوومایە کەلاسی سێ ئەو ناوە بوو لە میراودەلی ئەو کات ئەگەر ئیشتبانەکەم لە بیرمایە ئەو کاتە مغاویریان پێوتن هێزی مغاویری سەدام حسەین هاتوو بێ بۆ دەی ئێزەتاوا و میراودەل و ئەو شوێنانە و کە ئیتر بۆ هەر شوێنە چوو ئەیانگو ئەمانە وان ئەو دەوکات ئەمانە مار و قرپۆک و هەموو شتێکی خۆن و گەورەترین جنایەتی دنیاژەکەن و حتا فەسادی دایک و خوشکانەکەن ئیتر لەوێ پیاوێک بە ناوی شێخ حەمەمین خەڵکی کۆزەڕەقە بوو کۆزەڕەقەی کوردستان بەشی کوردستانی عێراق پیاوی هەم بەدین هەم مەتین هەم زۆر پیاوێکی بەڕێز و فەوق العادە بەڕێز بوو ئەم پیاوە شاعیر بوو چەند شعرێکی بۆ من خوێندەوە و لەوێ یامنیش بۆ پێشمەرگەکان کە لەوێ بوون تیکەی شعرم هەر لەوێ نووسی خوێندم و نیوە کوردی نیوە فارسی و کاتێکەڵم کردجا ئەگەر چەند تیکی چکۆلەی بێتە پێشە نووسیم بۆ مەلیک مەحموود نووسی ئەی مەلیک مەحموود لەوێ بۆ پێشمەرگان کە ئەمان تەقویەت بکەم ئەمان هاتبوون بەرگری بکەن و کە ئەم هێزە نەگاتە ئێرە و کە ئەلحەمدولیلا واش بوو وڵانیان هێش بگاتە ئەوێ و بەڕاستی نەکشستیان پیان وەڵاهی نابوتیشیان کردن لە شەوەکەیە تەنها یەک پێشمەرگە شەهید بوو کە ئەویش لە پشتۆلەی درا بەداخێکی گرانەوە نووسیم ئەگەر بێتەوە بیرم مەگە هاتوو بەسەر بوو ئینشەڵا چەندێ ڕێژ کۆلەی خوێنمەوە لێم مەگرن چون ئەو کات بوو نووسیم ئەی مەلیک مەحمووی مەردی زەمانە سەدان شەڕت کرد لەم کوردستانە لە خاکی سۆران تا خاکی بەرزان بەو خوێنە گەشەی ڕژا کوردستان مەلیک مەحموود ڕۆی خۆبڕایەوە ئیزرائیل گیانی زوو کێشایەوە هەر لەو وەختەوە تا ئێستا برا هەر بە شەڕ و شۆر هاتووە بەخوا بۆ هەڵنانی پێشمەرگەکان نووسیم برای پێشمەرگەی دڵ لە زاماوی سەنگەر هەڵکەنن بێن بڕۆینە ناوی دشمن تەیارەی دیسان حەوادا ئەمان پارێزێ خوددا لەسەردا هاتم تا ئاخری شعرەکان و کەیتر زۆر خۆشحاڵ بوون و شێخ حەمەمین کۆزەڕەقەی تێر باوەشی پیا کردم ماشەڵڵا بەقەی دوو نەفەرە بوو کە بەداخێکی گرانەوە ئەمە ئاریا بە هات بە خەیاڵم ئەم گلەیە بکەم وەڵڵاهی ئەم پیاوە لە شەڕی یەکێتی و پارتیە لە هاکارە شەهید بوو ئەم پیاوە بەرزانە زەوریان بەدەستی دشمنانی بەس دەستی دشمنانی کورد نەکوژران بەڵکو بە شەڕی ناخۆ شەهید بوون بەداخێکی گرانەوە ماسە جنابەت شاعر زیاتر لە ناو شاعرانی کۆن و نوێ زیاتر لە کێ کاریگەری وەرگرتووە کێ متەئەسر بووی ئەرزی برای زۆر عەزیز خۆشەویستم کە من ئەوانەی کە شیعر بوون هەمویان بەلامەوە زۆر خۆشەویست بوون وەکو واقعی خۆی بەڵام بڕێک لە شاعیرانی کوردی ئەو کاتە بە تایبەتی کە من زۆر پێیان و چەسپام و زۆر بەلام و خۆشەویست بوون یەکێک لەوان پیاوێک هەبوو نازانم ئایساما بێدیانە بەناو مامۆستا وەرزێڕی چکۆلە مامۆستا وەرزێر ئەو کات لەبانە بینیم و چەندێکە شێعرێکی پێدام ئەگەر ئینشاءڵڵا خوای گەورە بکاتە و پیاوەی سێ شاد و بەڕێز بێت و ڕەنگە من ببینێتەوە کە بەڵام ڕەنگە بیری نەکەم و زۆر بچکۆڵە بوو و حەقیقەتەن سریەک شێعری حەماسی ئەو سەردەم ئەوایل ئینقلابی ئێرە و ئەوایلی جوانەوەی خەڵکی عێراق کە هەر بڵێن مامۆستایانێک ئێستا لە کوردستانانی لە دەروی کوردستانن کە هەر حەز ناکەم ناویان ئالێرابێنم هەر لای من خۆشەویستم بەخۆم لە ناخ و ڕۆحم و خۆشەویستن کە ئەمانە زۆر تەسیرە سەر مندانە و تاریک و ڕوونی مامۆستا هەیەمیش خوێندەوە هەرچەند بەشێکی لەگەڵ دینانە ئاگونجا بەڵام لە لای من زۆر خۆشەویست بوون و من ئاروردو دە شروعی شعر و نووسینم کردن یعنی پەرم پێدان کەمێک لە شاعران زیاتر تەسیرە لێ وەرگرتوون حقیقەتەن بە وەکو نازانم چۆن بڵێم وەکو فەردێک نەهێنم چونکە لەم مەجموعە شاعیرەوە لە هەمویان هەر لەلام ناسک و خۆشەویست بوو
ناو شیعرەکان تا کامیانە لە هەمویان زیاتر خۆشە چکە شاعر ئەڵێ شیعرەکانە وەکو ئەولادم وان هەمویان وەکو یەک وەڵێ هەندێکیان هەن خۆشەویستترن لە چاوانەی کە باوەڕ فەرموو نازانم کام بڵێم نازانم چ بڵێم ینی باوەڕ فەرموو بڕۆ ئەڵێم نازانم تێکێ شیعرم نووسی بۆ ئەو چینەی لەلام زۆر خۆشەویستە بۆ ئەو چینەی کە وەکو مامۆسا وەکو خەلیفە و شێخ وەکو گەورە پیاوانی ئیسلامی هاتوونە نێوەوە بەڵام لە دوور دەستیان گرت و دەستیان ماچکەن بەڵام لە پەنا ئەوانیشەوە کۆمەڵێک مامۆسایی بەڕێز و بەهێز کە باوەشی گەرمی بە سۆزی برایەتیان ئاواڵەیە واللهی بۆ هەموو چونە توێژەکان هەرتاوەکو بەرە و دینەکەی خوا کە خوای گەورە فەرمێ واعتصیموا بحبل الله جميعا ولا تفرقوا بێتەفرەقە بێنەوە تەوحیدەکەی خوا ڕاگەێنن بەڵام ڕەنگە ئەمانە بەشێکی کەمیان هەبێت و چونکە ئەم مەجموعەی دیکە ئەمانیان وەلاخس بێت ئەو تیکە شێعر زۆر بەڵام و خۆشەویستە ڕوون تێکردن بەم شێوازە کە ئەبێ ئێمە چێبین ئەبێ ئەتوانین بڵنەوە بڵین بەڵام نووسیم ئێوە چێن و چیتانەوێ ئێوە چێن و چیتانەوێ ئەمە لافاوی خەیاڵی شاعرە و دێت و ئیتر من ناکرێ بەڕاستی ئەو لافاوانش پێم وای پێشان پێ ناگیرێت نووسیمان دیسان لافاوی خەیاڵم بە درکوداڵ ڕاناوەستێ دیسان لافاوی خەیاڵم بە درکوداڵ ڕاناوەستێ لەسەر مینبەر لە شار لە دێ لە هەر جێ و بە هەر کەسێ یەخە ئەگرێ و سوالەکات ئێوە چێن و چیتانەوێ لەسەر ڕێگەی پێغەمبەران سدیقان و ساڵحانن یادار دەستی نەمرود فیرعەون مستەکبرانی زەمانن ئەم دوو ڕێت لێ ئەپرسم ئەڵێم چێن و چیتانەوێ گەر ئەتەوێت تەختەوداری کەشتیەکەی نوح کۆکەیتەوە بۆ تۆفانی جەهلی ئەمڕۆ دووبارە دروستیکەیتەوە گەر ئەتەوێ بوتەکانی نەمرودیەکان تێکشتێنی گەر ئەتەوێ خوای بێشەریک بەگشت عالەم بناسێنی چۆن ئەتەوێ وەکو نەمرود چۆن ئەتەوێ وەکو نەمرود خۆشگزەران و خۆشخۆربی چۆن ئەتەوێ بۆ دڵی هەژار پەژارە و دەرد و ناسۆربی چاوم لێبوو باوە گەورەم ئیبراهیمی خەلیل الله نەمرودیەکان بە مەنجەنق بۆ نێو ئاگر فڕێیاندا تۆ ئەوە باوە گەورەت بێ تۆ ئەوە باوە گەورەت بێ ئەوە پێشەوای ڕێگەت بێ ئەی بە بترسی لە مردن یا گشت هەوڵت بۆ سەروەت بێ ئەبێ وەک باوە گەورەمان کوڕان بکەین بە قوربانی ئاوەدان کەین بیابانی چۆڵی جەهل و نەزانی گەر ئەتەوێ لاشەی پیسی جالوت لە خوێن بگەوزێنی ئەگەر سەربازی تاالوتی و لە مەیدان لەشکر بەزێنی ئەبێ لە کاتی تونیەتی لە ئاوی شیرین حەزەرکەی ئەم بە حسابی ئەو قسەمە ناگەرێت ئەبێ لە کاتی تونیەتی لە ئاوی شیرین حەزەرکەی نەک بچێ ناو جبە و عەبا و تۆپێک و تاڵ بە مێزەرکەی عیب ناکەن ئەتانەوێ بەرجی بەرتان زێڕ و زیو بێ دڵتان ماتی فلس و قران فکری ئیسلامیش ڕزیو بێ گەر ئەتەوێ لات و عوزای زیندوی ئەمڕۆ گۆڕکەیتەوە گەر ئەتەوێ لات و عوزای زیندوی ئەمڕۆ گۆڕکەیتەوە ئەبێ شەعبی ئەبی تالب دووبارە ئاواکەینەوە چیخ و چادری ڕووخاوی سەر لە نوێ هەڵدەینەوە مەدرسەت ماڵی ئەرقەم بێ مەدرسەت ماڵی ئەرقەم بێ لە دەورانی مەکیسانی چون فەرمووی ئوطلبوا العلمە لەگەڵ ئەخلاقی قورئانی زەنیرە لەسەر دینی خوا دوو چاوەکانی کوێرکران هێشتا ئەیوت ڕۆح و گیانم فیدای تۆ بێ محەممەد گیان ئاها ئەبوو بەکری سدیق لەسەر تەبلیغی دینی خوا بە نەعل و مشت هێندیان لێدا تا بێهۆش بوو لە ناوجێدا بەڵام کاتی هۆشخۆی هاتۆ و چوو بۆ خزمەت ئازیزەکەی وتی ڕۆحم بە فیدات بێ ئێساش ئەچمۆ کە ئیزنم بەی یان لە مەدینەی طەیبە پێشەوا و بووبەکر و عومەر لە شوێنێکە پێگەیشتن جیاجیاش لە ماڵ هاتبوونە دەر
کە هەر سێ لە یەک حاڵی بوون کە هەر سێ لە یەک حاڵی بوون بۆچی هاتوون بۆ ئەم شوێنە کە دەرکەوت هەر سێ لە برسە بەردیان وا لە زێر پشتێنە تو خوا بەسیە تو خوا بەسیە هەر لێرەوە تا گەنجی پیربووی نێو زیندان کەی ئەگونجێن لەگەڵ ئێمەی بەندەی عانە و فلس و قڕان دەی با کۆبین. ئەم تیکە شعرێم بە تایبەتی ڕوون کردە مامۆسایان وەکو قوتابی خۆیان وا هەست دەکەم کە بەڕاستی ئەبێ وەکو قوتابی خۆیان بمپەزێرن و وەرم بگرن. هەندێک جارت میشاکەی منداڵێک شتێ بە گەورە ئەڵێ ئەم گەورە جوابی خۆی وەرئەگرێ. من لە ماڵی پیاوێکم بەناو کاکە جەعفەری سوڵتانی لە سەردەشت منداڵێ بچکۆڵە هات و هەر لە پەنام بەدانیشت و وتبیانەوە عومەری ریشە و شاعیرە بە زمانەکەی خۆی هەر زمانێک خۆم وگوڵیان گوتی مامۆستاگیان شعرێکمان بۆ خوێنیتەوە. ئەمنیش ماچم کرد و تۆزە گوشیم و کوتم کوڕە جوانەکەم شعرەکە شعری چی دۆ خوێنم بەحسی چی بێ. طبیعیە کە لە نێو گەنجان و نەوجوان و مناڵانە ئەمەڕامە زۆر بە تایبەتی ئەو شوێنانی کە مامۆسایان کە من ئەمە بوو بێت ئارام دکنی مامۆستاگیان وڵا بە عاشقانە بێ بە عاشقانە بێ. وەڵاهی لەو شوێنە ئەم تیکە چکۆلم ئالو شوێنیان نووسیم بە چاوەکانم. هەندێک جار ناوم ناوە جەعبە شعرەکەم بخاری کرد و شعری هاتە دەرەوە. یعنی زۆر جار نیوە شەوام شێران نووسیوە کوتم بە چاوەکانم کوڕە شیرینەکەم. ئەم دوو سێ دێڕە نووسیم دیارە من مەعشوقەکەم کەسێترێ و لە شعرەکە دەرەکەوێت دوو یا سێ دێڕە شتبانەکەم نووسیم مەحاڵە مەعشوق بۆ جارێک دڵی عاشق بڕەنجێنێ بۆ مەحاڵە چاولێکەین لەبەرەوە مەعشوقەکەی هەرچی بکات بەلای عاشقەکەەوە هەر شیرینە. محاڵە مەعشوق بۆ جارێک دڵی عاشق بڕەنجێنێ خەندەی جارێکی سەر لێوی هەزار ساڵ ڕەنج ئەڕەوێنێ وەرە و جارێک لە خەونێکدا دڵم شاد کە و وەم گەشێنە تۆزی بازاڕی نەفامی لەسەر ڕووماوەڕەوێنە. دێکتم کوڕە شیرینەکردنەوە وتی مامۆستاگیان خۆش بوو هەدەف لەوە بێ دڵی منداڵەکانیش مەناگا لێ بێت وەکو مامۆستانە بێ دڵی ئێمەیە کە ئەمانە بەبێ ئەدەبی نەزان لە خزمەتیانەوە ئەگەیان لێمان. ماسا جنابت لە بابەتە شیعرەکان تا کە شیعر ئەڵێ ئایا کاتێکی دیاریکراوت داناوە بۆ شیعر وتن یا ئەوەی کە چۆن ئەڵێ ینی کوتوپڕ شیعرت بۆ دێ و احتیاجەکە بە خەڵوەت هەیە لەو کاتان شیعرەکەت بۆ دێ. کاکە بێهزادگیان ئەو شتە چۆن لە خزمەتە عەرزکەم ئەبێ ئاوا بیڵێم حەقیقەتی خۆی من وەکو خۆم وەکو شاعر و شاعرم ڕەنگە شاعرانی دیکە کە بەڕاستی لەم بەرزترن شێوازتریان هەبێت لە سەدا 90 تا 95 خوا ئازانێ من شعرەکانم لە کاتی خەم و خەفەت یا لە کاتی ئومێدا بۆم هاتووە بەدەیان جار لە نیوەی شەوە وەڵاهی شعرم هاتووە گەنەم نووسیای تازە لە دەستم دەرەچوو بەڵام نووسیمەوە وەکو ئەوەی کە هەر ئالم ڕۆژانی پێشوە چەندێڕێک لە کاتی دوای خەوتن بۆ کۆڕێکی مەجموعی فیقی کە نووسیم ڕەنگە وەک خۆی لە بیرم نەمابێ لەو کاتیان نووسیم و دوایی خوێندمەوە وەکو ئەوەی کە شعرەکانم لە سەدا مەتوانە بڵم 70 تا 80یان لە نیوە شەو دوا نووسی من جا شعری من هەراوا بووە من تەنها لە دوو حاڵای بۆم هاتووە ئەگەر وەختی ویست بێتم بۆ خۆم بە یەکێ لە عەزیزانە لە خۆشەویستانە بە وڵاتێکا بە گوڵێکا بە دارێکا شعر هەڵدەم خوا ئەزانێ هەرچەند ململانم لەگەڵ خۆما کرد بێ دەمتوانیوە بەڵام لە خەفەتێک یا لە ئومێدێکا کە ئومێدێکم هەبووە ئالم دوو حاڵەیە بە خۆم نەبووە ئیتر شعر یعنی ئەتوانم بڵێم قسەکانم متوانی بە شعری بینوسم هەروەکو بە خێراتین جەنامتم کردو ئەو چەند دێڕە خواگە هەلوێ هاتە پێشەوە. ماسا هیچێک لە بەرهەمەکانت چاپ کردووە تا ئێستا؟ ئەرز بکەم من بەرهەمەکانم ئەوەڵ هەرچی مەنووسی قەت نەهاتۆ بیرم حدودەن کتێبێکی ئیشتبا نەکەم وتم بەڵێ 160 سەفحە بوو نووسی بووم و ئامادەسازی مەکرد بۆ چاپ و بەداخێکی گرانەوە دۆست یا نادۆست کە دۆست ئەوە ناکات بەڵام دامەوانەڵێم لێم دزرا و ئەوە ڕۆیشت و هەرتیاچوو لەولا ساڵی 1368 کە ئەم ساڵ 95 ئەبێتە حدودی ئەوەنە ساڵێک ئاهەنگی بزوێنم چاپ کرد ئاهەنگی بزوێن کە چاپم کرد ئەودەم تیراژەکەی زۆر نەبوو وەکو لە بێژنگدانێک خسمت بەردەستی زانایان و خۆشەویستان و مامۆسایان ئەکسەری مامۆسانی خۆشەویستێکی برجێکم بۆ ناردن بەم لەحنەوەکە لە بێژنگی بن هەڵەکانی بۆ بنێرنەوە هەتا تیکەیەکم بۆ مامۆسای زۆر خۆشەویست مامۆسا عەلی باپیر نارد نازانم ئەگە لە بیری ما بێت ئەمەم بۆ ئەو نووسیم بە فەرمایشتی پێشینیان دیاری شوانی هەڵەکۆکە من عورزەی شوانیشم نەبوو بۆیە هێناومە سیرمۆکەش بۆ خۆی جیایەکە ئەڕوێ بە شکڵی کوڕایە بەڵام بێتام و بۆگەنە
بەکەڵکی هیچ شتێک نایە واتی شعرەکەمی ڕەناوە بێ بۆ هەموو مامۆسایان و خۆشەویستان نردم بەڵام کاکە وەرزێڕی بچکۆڵە ئەو مامۆسا خۆشەویستە بە مفەسڵ نامێکی بۆ نووسی بوو نووسیبووی کاک عومەرجان شعرەکانت تا لە لای خۆتنی خۆتن کە لای تۆ دەرچنە بێتە بەشی میلەت هەمویان خاوێن و بەرزن بەڵام ناومێدیان لێ دیارە کارە بکە ناومێدەکانیشی تیانە بێت ئەو پیاوەی کە عەرزم کردی بەڕاستی لەلام خۆشەویست بوو زۆر جوانەوە سەیەنێمە چێژمان وەرگرت لەم چەند خولەکە کە لە خزمەتتا بوون کەڵکماوەدانی کە ئینشاءڵڵا لە داهاتووە بەرهەمەکانت ببینین و لە کتێبخانەی پێشکەش بکرێت بە کتێبخانەی کوردی و ئەدیبان و ئەدیب دۆستانی کوردستان لە بەرهەمەکانی جەنابشتان کەڵکۆر بکرێت خوای گەورە پاداش باتەوە یاخوا ئێوەش بەخێر بەسەر چاو سەرسەرم هاتن دووبارە بۆ جارێکی کە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی کەناڵەکەی پەیام و حەزیشەکەم ئەم شتە هەمیشە دڵما بیڵێمەوە ئەو کەسانەی چ لە کاناڵەکانی پەیام چ ئێستا لێرەیە کە بە قەولی زمانی کوردی ئێرانی یا بڵێن فارسەکان بڵین سەربازانی گومنامن واللهی حازرم لە هەر شوێنێکە قاچ تەزیوەکانی کە لەسەری بەساو ماچیان کەم چونکە ئەوان بۆ خۆ دەرخستن و ئەو شتانە نیان کردووە ئەیانەیە خزمەتێک بە گەلەکەیان یا بە دینەکەیان بکەن دووبارە ئەڵێم قاچ تەزیوەکان لەسەری ئەوێسن حازرم ماچیان کەم و لە فیلمەکانە خۆ ئاگەی لە فیلمە بینم خۆ ئاگادارە ئال و حاڵا فکریەوەیان ئەڵێم چێ قارەمانی فیلمەکانن بەڵام بەڕاستی گەورەی فیلمەکان ئەوانە لە پشتی پەردەکانەوە السلام علیکم ورحمة الله وبركاته بەخێرات جنابشت بینەرانی عزیز و خۆشەویست سپاس و ماڵاوایتان لێکن کە تام کاتە بینەر و بیسەری بەرنامەکەمان ماڵاوایتان لێەکەین و ماندوو نەبوون ئێژین بە هاوکارانی پشت کامێرا بە وتەی جەنابی مامۆستا مامۆستایان سپاس و ماڵای جەنابشت